مەسیحیەکانی دەشتی نێنەوە دوای ئازادکردنەوەی ناوچەکانیان لە تیرۆریستانی داعش بە هیوایەکی زۆرەوە گەڕانەوە سەر ماڵەکانیان بەڵام وەک خۆیان دەڵێن هەوڵێکی زۆر هەیە بۆ گۆڕینی دیموگرافیایی ناوچەکانیان ئەمە شوای لە خێزانە مەسیحەکانی دەشتی نێنەوە کردووە دووبارە ماڵەکانیان جێبێڵن و ئاوارە ببنەوە بەشێکیش لە خێزانەکان بەهۆی بێهیوابوونیان بە یەکجاری وڵات جێدێڵن. بصراحة ما بقى عندنا أمل بالدولة لأنه دولتنا هي فقط بالاسم دولة. لراستي دا هیچ هیوایەکمان بە حکومەت نەماوە. جارێک چوونێتە لای سەرۆک وەزیرانی عێراق و دوو جاریش نوێنەرەکەی خۆی ناردووە بۆ ئێرە. هیچیان بۆ نەکردین. ئێمە نەمانوتووە شارەکەمان بۆ ئاوادان بکەنەوە یاخود قەرەبوومان بکەنەوە. تەنها داوامان ئەوە بووە ڕێگری لە گۆڕینی جوگرافیای ناوچەکانمان بکەن. قەزای حەمدانیە گەورەترین شاری مەسیحەکانە لە عێراق پێش داگیرکردنی لایەن تیرۆریستانی داعش نزیکەی 800,000 هاوڵاتی مەسیحی لەو قەزایە دەژیان دوای ئازادکردنەوەشی بەشی هەرە زۆری خێزانەکان گەڕانەوە سەر ماڵەکانیان بەڵام لە ئێستا بەهۆی نیشتەجێبوونی ژمارەیەک لە خێزانی عەرەب و پێکاتەکانی تر لە قەزایەکە مەسیحەکان بەو هۆیەوە دووبارە شارەکەیان جێدێڵنەوە و ئاوارە دەبنەوە. يريدون تغيير هوية هذه المنطقة. هوية المنطقة لا يمكن تغييرها لأنه المنطقة تاريخيا مثبتة هي منطقة مسيحية من دانەوێت ناسنامەی ناوچەکانمان بگۆڕن ئەمە ناکرێت و نابێت چونکە ئەو ناوچانە بە ناوی ئێمەیە و هەر لە دێرزەمانەوە بە ناوی شاری مەسیحیەکان ناسراوە ئەو خێزانانەی لە شارەکەمان نیشتەجێ کراون و مەسیحینین دەبێت بگەڕێنەوە سەر ناوچەکانی خۆیان ئەگەر حکومەتیش گوێمان لێ ڕانەگرێت ئامادەین هەر هەمومان شارەکەمان جێبێڵین. ئەمە کورسەکەی قایمقامی حەمدانیەیە ماوەی 3 مانگە چۆڵە و قەزایەکە بەبێ قایمقام ماوتەوە چونکە قایمقامەکە هەوڵی ئەوەیدا ڕێگری لە گۆڕینی دیموگرافیای شارەکە بگرێت قەزای حەمدانیە وەک جاران تەنها بۆ مەسیحیەکان بمێنێتەوە بەڵام لەلایەن چەند چەکدارێکی حەشدی شعبی هەڕەشەی لێکرا و ئەویش لەو ڕۆژەوە کورسەکەی جێهێشت و نەگەڕاوتەوە سەرکارەکەی. ئێستا لێرە نەمای قایمەقا ئەوە تقریبان 3 مانگەکی و قەزا حەمدانیە هەموو زانی قەزایەکی زۆر مەزنە و شۆلی وی زۆر بەقەوەتە ئەو ئەنجومانی مەجلیسی قەزا حەمدانیە ئیشمان کرد ئیشی قایمەقامی لاکن هەر ئیشێکی بتێنەیە قایمەقام تێنێ شۆلی خۆی و ئەوە ئەنجومانی قەزا حەمدانیە شۆلی وی بتێنەیە. جاران هەر خێزانێکی مەسیحی لە هەر شار و شارۆچکەیەکی عێراق مەترسی لەسەر ژیانی هەبوایە دەستی مناڵەکانی دەگرت و دەهات لەو قەزایە نیشتەجێ دەبوو. مەسیحیەکان دەڵێن لەمە دووان ناتوانین بە قەزای حەمدانیە بڵێن شاری مەسیحیەکان چونکە دەیان خێزانی پێکاتەکانی تر بە زۆر هاتوونەتە شارەکە و نیشتەجێ بوونە بەو هۆیشەوە ڕۆژانە چەندین خێزانی مەسیحی شارەکە جێدێڵن و دووبارە ئاوارە دەبنەوە. گەیلان بۆتانی کورسات نیوس قەزای حەمدانیە.